سڵاتان لەبێت و بەیانیتان باش بەیانێکی باشتان بۆ ئەخوازم لەڕێی تەندروستی و هەروها لەش ساغیەوە. هیوادارم کە ئەمڕۆ دەستپێکی ڕۆژێکی خۆش بێت لەگەڵ ئێمە کۆمەڵێ بڕگە و بابەت و تەوەر هەن کە گفتوگۆی لەسەرەکەی قسەی لە بارەواکەین کۆمەڵە راپۆرت ئامادەکراوە کە هەمووی پەیوەستە بە ئێوەی بینەر و بیسەر و ژیانی ڕۆژانەمان لەو بابەتانە پێکاتوە. لە پرۆگرامی ئەمڕۆ باس لە قسەی خێزان وە ژینگەی دەوروبەرەکەین بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتەی کە بۆ قوتابیان ئەبێ بڕەخسێنرێت بۆی بتوانن ئەو بوارە هەڵبژێرن کە خۆیان ئەیانەوێت. دوای ئەوەی ساڵی 2013 بە هۆکارێکی نادیار هۆڵی محەممەد عارف جزیری کە بە سمبولی دهۆک ناسراوە سووتێنرا بە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هۆڵە نۆژەنکرایەوە وە کارکردن تێدا تەواو بووە و بڕیارە لە ماوەیەکی نزیک بکرێتەوە. وەرزی بەهارە و شاخەکانی کوردستانیش بە جۆرەها گیای بەهاری بەناوبانگن. ئەمڕۆ باسی دوو جۆر گیای تایبەتەکەین کە لە ئاگری باکووری کوردستان بەناوبانگن. قسەی خێزان، ژینگە، دەوروبەر، کاریگەریەکان، کۆمەڵگا هەموو ئەمانە تاوەکو ئێستا ئەو دەرفەتیان بۆ قوتابی نەڕەخساندووە کە بێوێت هەنگاو بنێت بەرەو هەڵبژاردننی ئەو بواری کە خۆی ئەوێت. ئەتوانی تایە سەرکەوتوو ببێت ئەگەر بوارێک کەسێکی دیکە کاریگەری هەبوو بە لەسەری و بۆی هەڵبژارد بێت بۆ نمونە دایک و باوک کۆمەڵگا، بەڵام ڕەنگە بە وەکو حەزی خۆی نەبێت نەتوانێت تایە داهێنان بکە. بۆیە قوتابیان ساڵانە لەگەڵ دەستپێکردنی ئەزمونەکان دوودڵی ترس دڵەڕاوکێ ئەیانگرێت لە بیرکردنەوە لە ئەگەری نەگەیشتنیان کە دەروبەریان دەیانەوێت نەوەک ئەوەی کە خۆیان ویستوانە کە هەڵی ببژێرن. خەمی ئەوەیانە. کاتی دەستپێکردنی تاقیکردنەوەکانە. سەهەند قوتابی پۆلی 12 لە پاڵ خوێندنەکەی کاری وەرگێڕانی زمانی ئینگلیزیش دەکات. حەز بە بەشی ئینگلیزی دەکات. جیاواز لە قوتابیانی تر ترس و دڵەڕاوکەی لە بەشداریکردن لە ئەزمونەکان نییە و پێی وایە بە هەوڵدان و خۆماندووکردن قوتابیان دەتوانن بگەن بە ئامانجیان. قەلەقی لە هەموو ئینسانێکی کەم هەتا زۆر هەر هەیە، بەس ئەوەی گرنگە ئینسان بتوانانی بەسەر ئەو قەلەقیدا زاڵ بیتن. کو دەتوانین بەسەری زاڵ بین بەوەی بڕوا بە خۆبوونمان زیاد بکەین. هەتا ڕێژەی زۆر بڕوات بخۆدی لۆ نمونە پێویست ناکات کاتە کە دەرسە شتێبینی بلێ من دەرەزەی لە دەرسەی ناینم ئەو هەمەلێ محاولە بکە بلێ من دەرەزەی لێ دەینم ناجەح دەبم نەک بەس ناجەح دەبم دەرزەی زۆر باش لێ دەینم بە خۆت ببیە پاڵنەرەک لۆ خۆت بە خۆت پاڵی خۆت بدەیت بۆ شێوازی دەتوانین بەسەر قەلەقی و ئەوانە قوتاربی. پۆلی 12 بۆ قوتابیان قۆناغێکی تارەنووسازە بۆ هەڵبژاردننیەوە بەشەی کە دەبێتە پیشەیان لە داهاتوودا. بەشێک لە قوتابیان بەهۆی کۆمەڵێک فاکتەر و خێزان و ژینگەی دەوروبەر بۆ بەشە هەوڵ دەدەن کە ئارەزووی ناکەن. بیرکردنەوەی بەردەوامیان لە ئەگەری نەگەیشتن بۆ بەشە ماندووبوون و ترسی لەسەر ڕوخساریان دروست کردووە. ساڵانە لەلایەن چەند پسپۆر و ڕێکخراوێکەوە پانێڵی جۆرە بەڕێوە دەچن بۆ نەمانیەوە پەشۆکاوی و دوودڵیەی کە قوتابیان سەبارەت بە تاقیکردنەوە و ئەزمونەکان هەیەە. هەمیشە مرۆڤ وایە کە ترسێک هەبوو نەگا بە ئاواتی خۆی ترسی هەبوو نەگا بە ئامانجی خۆی بەرەو جنگێکی دەرونی دەچێت بەرەو بێتاقەتی دەچێت. ئەمڕۆ لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزان لە پانێڵەکە دەمانێت بە زمانی حاڵ بڵێن کە جەنگی دەرونی لە چوار دەورمان هەیە. وتی و قسە زۆر دەورە بینێت. خاڵی دوم سۆشیال میدیا بەڕاستی ئێستاکی کاریگەری زۆری کردو تۆڕی کۆمەڵاتی سۆشیال میدیا لەسەر گەنجە جوانەکانمان. خاڵی سێم فشاری خێزانە دەبێ ئەوە نەبێنی دەبێت دەرەجە بێنی دەبێ فلان کۆلێژ بێنی دەبێ فلان پەیمانگا بێنی. خاڵی چوارم نیزامەکەیە ئەو بەرنامەی کە هەیە کە ئەگەر 99 بێنیت بەسەر فلانشت وەرەگیری ئەگەر ئەوە نێنی دەرەجە وەرناگریکەوەتە بە هەموویەوە بەڕاستی جاروای حکومەت بەشێکە خێزان بەشێکە سیستەمەکە بەشێکە قوتابیش خۆی بەشێکە سۆشیال میدیا جاروای بەشێکە لەو دروستکردنی قەلەقی و جەنگە دەرونیە کە تەمە نادەکەین کەسەکان خۆیان بەهێز بن گەنجەکان خۆیان بپارێزن. بەپێ و توێژنەوانەی کە کراوە مرۆڤ لەو بوارە سەرکەوتووتر دەبێت کارەزووی لێتی ناوەک هەڵبژاردننی بوارێک کارەزووی لێ نییە و بە هۆکار و قسەی خێزان و ژینگەی دەوروبەر یاخود هەر هۆکارێکی دیکەی کارتێکەر کەوا لە قوتابیەکە بکات ڕێزکەیەک بگرێتە بەر بێەوەی بزانێت بڕیار لەسەر داهاتووی بدات. لە مەشدا خێزان ڕۆڵی سەرەکی دەبینێت بۆ پاڵپشتیکردنی منداڵەکەی و
سەرپشکردنی لە هەنگاونان بەرەو دوا ڕۆژیدا. شەیمە کوردستان 24 هەولێر. جا لەگەڵ دەستپێکردنی تاقیکردنەوەی کۆتایی خولی یەکەمی پۆلە ناکۆتاکان پسپۆڕان شارەزایان کە لە بواری پەروەردەین دروستکردنی ژینگەیەک و کەشێکی ئارام بۆ قوتابی خوێندکاران لە کاتی تاقیکردنەوەکان زۆر بە پێویستە زانن تاوەکو بتوانن بە دەرونێکی ئارام و بە چۆن ئەڵێت بە هەستێکەوە کە ئەچنە ناو تاقیکردنەوەی کە دواتر دوا ڕۆژی ئەوان بەوە بەسراوەتەوە بەشداری پرۆسەکە بکەن. سەرپەرشتیارێکی پەروەردەیی ئاماژە بۆ ئاکاتکە ئەم ساڵ وەزارەتی پەروەردە چەندین ڕێنمایی تایبەت بە ئاسانکاری بۆ قوتابیانی دەرکرد. قوتابیانی هەرێمی کوردستان پێیان ناوەتە وەرزی تاقیکردنەوەکان و خۆیان بۆ ئامادە کردووە. دروستکردنی کەشێکی ئارام و ڕەچاوکردنی دۆخی دەرونی قوتابیان بە یەکێ لە هەنگاوە گرنگەکاندا دەندرێت تاوەکو بتواندرێ ئەو نمرەیە بەدەست بێنن کە چاوەڕێ دەکەن. پسپۆڕێکی بواری پەروەردەیش بە پێویستی دەزانێت هەم لە ناو ماڵ و خێزان و هەم لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوەکان کەشێکی گونجا و ئارام بۆ قوتابیان لە کاتی تاقیکردنەوەکان بڕەخسێنرێت. پێویستەکە کە هەموو خێزانەکان ئەو کەش و هەوا ئەرێنیە بۆ مناڵەکانیان دابینکەن تا بتوانن قوتابیەکانیان بە شێوازێکی سەرکەوتوانە تاقیکردنەوەکە ئەنجام بدەن و هیچ فشارێکی دەرونی نەخەنە سەر مناڵەکانیان بۆ لەم کاتایەوە ئەگەر هاتو کێشەیەک یاخود گرفتیەکە بوو لە ناو خوێنزاندا بە هیچ جۆرە باسی نەکەن بۆ ئەوەی کە کاریگەری خراپ نەبێ لەسەر منداڵەکان. وەکو قوتابخانە و پێویستە بە هەمان شێوە مامەسا بە ڕێزەکان هەردەم واشیان کردووە کە پێویستە بە جۆرێکی نەرمونیان مامەڵە لەگەڵ قوتابیەکانیان بکەن بە تایبەتی لە کاتی تاقیکردنەوەکانە. لەگەڵ دەستپێکردنی تاقیکردنەوەکان سەرپەرشتیاران و چاودێرانی پەروەردەی لە ئاست بەڕێوەبەرایەتیە گشتیەکان سەرجەم هۆڵەکانی تاقیکردنەوەکان بەسەر دەکەنەوە تاوەکو ڕێگری بکەن لە دروستکردنی هەر ڕووداوێک کە ببێتە هۆی پشەوی لە هۆڵەکانی تاقیکردنەوە. چاودێرێکی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی هەنگاوەکانی چاودێریکردنی پرۆسەکە دەخاتە ڕوو. کاتی تاقیکردنەوەکانی پۆلی 11 کەی کۆتایی وەرزیان دەکرد بۆ کۆتایی وەرزی دووهەم خولی یەکەم لەو کاتەدا پۆلی 12کان لە ماڵەوە بوون بەڵام لەم ئەم ساڵدا بە شێوازێکی جیاوازە بەهۆی ئەو بارودۆخەی کە ڕوویدا بەهۆی سەرماوە وای کرد کە تاقیکردنەوەکانی پۆلی 12 هەر لەم کاتەدا بێ بۆیە ئەرکێکی زیاتر لە سەرشانی مامۆستایان و بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکان هەیە. ئەمە ژوا دەکات ئێمە زیاتر بە ئەرکەکانی خۆماندا بچینەوە لە نزیکەوە زیاتر ئاگاداری ئەو شێوازی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان بین تاوەکو هیچ کێشە و گرفتێک بۆ قوتابیان و بۆ ڕۆڵەکانمان نێتە پێشەوە. لە هەرێمی کوردستان بە نزیکەی 1,500,000 خوێندکار تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەمی پۆلە ناکۆتاکان ئەنجام دەدەن. لەلایەن وەزارەتی پەروەردەشەوە چەندین ڕێنمایی تایبەت بە ڕێزبەندی پرسیارەکان و ئاسانکاری لە دروستکردنی پرسیاری گشتی بۆ خوێندکاران دەرکراوە. بڕیاریشا ڕۆژی سێشەممە تاقیکردنەوەکانی خولی یەکەمی نیشتیمانی پۆلینۆ دەست پێ بکات کە زیاتر لە 16,000 خوێندکار دابەش بوون بەسەر 2553 هۆڵدا لە سەرتاسەری هەرێمی کوردستان. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. ئەمڕۆ ئەتوانین بڵێن ئیتر لە مەودووە تاقیکردنەوەکان ئەوە ئیتر چوونەتە ناو پرۆسەی تاقیکردنەوەکان هەموو ماڵێک بەشی خۆی سترێسی تایە دایکان و باوکان قوتابی پەیمانگا و زانکۆکان هەمویان سترێسیەوەیان هەیە ئەبێ لە تاقیکردنەوەکان چۆن بن. زیاتریش ئەو بەشانەی کە یاخودە و قۆناغانی کە ئیتر بەرەو زانکۆکان و پەیمانگاکان هەنگاو ئەنێن. ئەمڕۆ میوانمان ئەبێت سەبارەت بەم بابەتەکە قسەی لەسەر بکەین. پسپۆر دکتۆر عومەر پەتی کە پسپۆڕی دەروونزانی پەروەردەییە دەمانوێت ئەم بەیانیە گفتوگۆ لەسەر کۆمەڵی بابەت بکەین کە پەیوەستە بە کۆمەلگا، پەیوەستە بە خێزان، پەیوەستە بە تاکی قوتابی. بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس، هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و بەیانی باش لە تۆی بەڕێز و بینەرانی بەرنامەکەت. زۆر سپاس دەکەم. دکتۆر دوو راپۆرت لە سەرەتای پرۆگرامەوە کە دەستمان پێ کرد زیاتر جەختمان خستە سەر دۆخی قوتابیان چ لە کاتی ئێستا کە
تاقیکردنەوەکانەکەن چەوەی کە ترداتر دێنە ناو چۆنەڵێت زانکۆکان و ناو پەیمانگاکان بەڵامەوەی کە هاتووە بەویستی خۆی نەهاتووە زۆر ئەتوانین بڵێ زۆربەی زۆری چونکە لە دانیشتنی یەکەم یاخود لە یەکتر ناسین حەفلی تەعارفی بەڵام حەفلی یەکتر ناسین هەمویان باسیەوەکەن کە بەدڵم نەبووە بەشێکی تر بیستووە بەرزین تا چەندێ پێش هەموو شتێک ئەمە کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگا کە هەر دایک و باوکێک منداڵەکەی ئەچێتە پۆلی یەکی سەرەتایی یان با بڵێن دەچێتە باخچە چاوەڕوانی ئەوەکات بەدلەسپەکەی لەبەرا ببینێت یاخود ئەو مەسەڕ و شتەی بەدەستا ببینێت یا ئەندازیار بێت یان ببێ بە پزیشک بەناوی خۆی گەورە و بەخشندەی میرەبان بەڕاستی ئەو پرسیارێک کە کردت پرسیارێکی گشتیە و واروە لە هەمان کاتیشدا لە بیر و مێشی زۆربەی خەڵک و قوتابیان و دایک و باوک و مامۆستایانیش نەک لە کاتی کە پۆلی یەکیان باخسەی منداڵان ڕەنگە هەندێک لە دایک و باوکان پێش هاوسەرگیرییان لە کاتی هاوسەرگیری بیر بکەنەوە دروستە ئەگەر بە شێوشی زانستی یان ڕێکوپێک گرێبەسش جوانیان کردبێت بیر دەکەن مناڵەکانیان لە دووە ڕۆژە بن بەڵام نابێ بەو شوی کە خۆیان بیر دەکەنەوە لەبەرچی ئەنی تۆ باسی باخسەی منداڵان کرد با باشترین باخسەیان بۆ ئامادە بکەن با پێداویستەکانیان بۆ جێبەجێ بکەن با بیان بنە باشترین قوتابخانەی بنەڕەتی هەموو پێداویستەکانیان بۆ جێبەجێ بکەن لە ڕووی لایەنەکانی کە پێداویستی خوێندن و هەروەها کەش و هەوای ئارام بەڵام بۆ دیاری نەکەن تۆ دەبێ بە پزیشک تۆ دەبی بە ئەندازیار تۆ ئاوی بە ئاوقات ینی مەبەستم پارێزدە نابێ بۆی دیاری بکەیت کە تۆ زەمینێکی باشت بۆ ڕەخسان ئەم قوتابیە قۆناغ بە قۆناغ ئامانجی خۆی دیاری دەکات بۆ زۆر زیاد دەبینی لە مناڵێک دەپرسی دەتەوێت لە دو ڕۆژ بە بێتی بەداخەوە وەکو چۆن تۆ ئاماژە پێکرد زۆری دەرێ پزیشک بەڵام بینیشمە دەرێ مامۆستا هەیە دەرێ ئەندازیار ئەمانە خۆی دەبێ ویست زۆر گرنگە یەکەم پانەرایەتی هاندەرایەتی ویست و ئارەزوو دەبێ ئەمانە وەتوانە ینی جاری وا هەیە مناڵەکەی تو ئەو توانایی نییە لە بەرەوەی دراوسێکەتان لە کۆلزی پزیشکی وەرەگیرا یان کوڕ و کچی فلان ئەندازیان تاوکە دەبێ مناڵی مژنە جیاوازی تاکاتی من و تۆ لێرە دانیشتووی ئێستارێک جیاوازی دانیشتنی من و تو جیاوازە بیرکردنەوەوان جیاوازە جلوبەرێک تەنانەت ئەگەر دوو ئافرەتیش بیان دوو پیاویش بێ بۆیە دەبێ ئێمە بەپێی توانە زەمینە زازییان بۆ دەڕەخسێنین ئاراسیان دەکەین بەس بە هیچ جۆرێک نابێت تۆ باش دکتۆر ئەگەر یەک خاڵدا بنیت هەتا ئەگەڕێمەوە لا چونکە دەچینە سلێمانی و لە سلێمانی بڕێوبەری گشتی پەروەردەی سلێمانی لێدوانێکی ڕۆژنامەوانی هەیە بەهۆی دەستپێکردنی تاقیکردنەوەکانە بۆتان دەگۆزین 325 قوتابی خوێندکار بەشدار لەم تاقیکردنەوەیە ئەوەی هەبێت هەوڵماندا ئەم ساڵ هەرچەنە جۆکەی خوێنکە بەڵام پێداویستەکانی تریش دابین کراوە و هەر خوێندکارێک پرسیاری تایبەت بە خۆی فۆرمی سۆمای بۆ ڕاکێشراوە و هەوڵەکانیش بینیتان هادیئن و ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ کراوە تەمە ناکەم بە هەموو لایەکمان هەوڵ بین ئەم پرۆسەیە بە کۆتا بێنین و سەرکەوتوو بین بۆی ئایندەی ڕۆڵەکانی وڵاتمان زامن کەین و هەوڵ بین بۆ ساڵی داهاتوو هەر لە ئێستەوە ڕێنمایی و ئەو پێداویستیانی هەیە دابینی کەین و جگە لەوەش بۆ ئەوەی قوتابیان خوێندکاران و کەسبکاریان ئەم ساڵ جیاوازیەکمان هەیە لە ساڵان ئەوەیە خولی دووەم 11 ڕۆژی تر لە تاقیکردنەوەکان دەست پێ کاتەوە واتە لە مانگ شەشە لە حوتی شەش دەکەین بە خولی دووەمی تاقیکردنەوەکان بۆی خوێندکار هاوینەکە ئیش ئەکات حەزی لە سەفەر حەزی لە گەڕانە و دڵنیایەکی بدەین لە ڕۆنەفسەکە و دووسێ مایەک وانەکەین ئەو پش و هاوینە سوودی لە نەبینیان قەلەق بێ لەبەر ئیمتیحانی خولی دووەمی هەیە ئەوانی تر لە هەشتی مانگەوە دەستی پێ کردووە و هەر لە قوتابخانەکانە ئەکرێ خۆشتان نەزان 2 ساڵە ئەم سیستمی پۆلینۆکانیشمانەوەتە قوتابخانەکانی خۆیان ئەو قوتابخانەی پۆلی حوتوەیان هەیە هەوڵمان داوە سعات 8 بۆ دەدابنێن بۆ پۆلینۆ واتە 8 و 9 مانگ ئیمتیحاناتیان لەو 2 سعاتیا داننەوە بەڵام پۆلەکانی تر لە سعات 10 دەستی پێ کردووە ئەمانە هەتا حەفڵی مانگ بەردەوامە بن ئێمە خۆتان زان خوێندنی ئیسلامیشمان هەیە ئەوانە تا 19 مانگ لەبەروی بابەتەکانیان زیاترە دوای ئەمەی کە ئەم قۆناغە تەواو بێت لە 27 شەش دەسەکەین بە تاقیکردنەوەی وزاری و گشتی پۆلی دوانزەکان کە ئەویش لە هەفتەیەکە 2 ڕۆژ تاقیکردنەوە کرێت هەتا 26 حەوت بەردەوامە بین
پێم وایە ئەمڕۆ لە ئەم ساڵ لە ڕووی نەوعی و فۆرمی سۆما ئەوانەیە هەموو ئەو دەرچانی کەشف و گومانێکی دروستەکە لای قوتابیان و خوێندکاران بۆ مەسەلەی پرسیار و تەسەڕوف و یان لەوەی خۆی وەڵامی خۆی بێ ئەم ساڵ باڵێن فۆرمی سۆماکە ڕسمی تەلبەکەشی لەسرە و هەندێک تەکنیکی تازتر بەکارێنەوە کە ڕێگریەکە لە هەموو ئەو حاڵتانی کە ساڵانی ڕابردوو لێمان باسمانە کە دیان کێشە بوو بۆمان خۆشش تاقیکردنەوەمان هەیە بەڵێ ڕۆژانەیە و 2 ساعتە تاقیکردنەوەکە ئەم تاقیکردنەوە 60 لەسرە چیلی نمرەکانی لەسەر ئەو کۆشی ساڵانەیە کە لە قوتابخانەکەی مامۆستایان لە وەرزی یەکەم وەرزی دووەم تاقیکردنەوەکە واتە چ لای مامۆستا و ئێستا نەتیجەکەی دەرچووە و تەسجیل کراوە لای ئێمە ئەم تاقیکردنەوەی لە 60 هەردووکی کۆکەینەوە کاتە نەتیجەی کۆتایی ساڵی قوتابیان و خوێندکاران ئێمە کەوتنمان نییە لە خودی یەکەم و دووەمە وەکو جاران نییە بە 2 سفریان 3 سفر کمالیتیان ڕاستبی لە 3 سفر زیاتر بەڵکو خوێندکار ئازادە ئەتوانێت خولی یەکەم هەر نەژێ بچێتە خولی دووەم واتە هیچ کێشێکمان نییە فۆرمی سۆما لەبەرەوەی هەم ناوی قوتابی خوێندکارەکان قوتابخانەکان ڕقمی امتحانەکەی لەسەر واتە تایبەتە بەوە ناکرێت فۆرم قوتابیە بدرێت بە قوتابی واتە قاعی کە پرسیاری واتۆ چل قوتابی خوێندکارە بۆ هەر چل قوتابێکە بە ناوی خۆیەوە بە ژمارەی تاقیکردنەوەی خۆی و فۆرمی سۆماکەشی واتە هیچ قوتابی خوێندکارێک فۆرمەکەی ناچێتە قاعیکتر و تەنها حاڵەتێکمان هەیە ئەگەر هەڵەیە لە فۆرمەکە هەبێت لە هەندێک تەربیە ژمارەیەک فۆرمی سۆمای ئەدەینێ کە بەتاڵە بووی لە حاڵەتێک کە تەلەبێک درێ بەدەستەوە ئاوی بەسەرا ئەڕژێت چکە جیازەکە حساس ناکرێتەوە ئەو کاتابێ سەرپەرشتیارێکی بەڕێز مدیر قاعەکە و چاودێرەکان ئیمزایکەن و فۆرمەکەی کراوە کە ئاوی بەرکەوتوەکەیان هەڵەکەی تیا هەیە لەگەڵ ئەو فۆرمەی کە ئیدێنێ احتیاتە بیخەنە زەرفێکە و کۆنتڕۆلی ئامادەکردنەوە لەوانە بێت بەغەش حسابە ڕێنمایەکان بەڵێ ئەوەی کە بینیمان بەشێک بوو لە قسەکانی مامۆستا دڵشاد عومەر کە بەڕێوەبەری پەروەردەی گشتی سلێمانی بوو سەبارەت بە تاقیکردنەوە نیشتیمانیەکان کە دەستی پێکردووە و بۆ هیوایەکە هەموو قوتابیان بە نمرەیەکی باشەوە بتوانن کۆتایی بە تاقیکردنەوەکان بێنین دێنەوە سەر گفتوگۆکەی خۆمان دکتۆر دکتۆر ئێستا وەک گەشتمان لێبوو لایەنی دەروونزانی قوتابی زۆر گرنگە ئەو تا خولی دووهەم پاش 11 ڕۆژە بۆی کە قوتابی ڕیلاکس بێت بتوانێت سەفەر بکات لە ڕووی دەرونیەوە ئێمەگە لەو قۆناغانەوە بیر لە ڕووی دەرونی قوتابی بکەینەوە تا ئاگاتە زانکۆ لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریکی لەسەر قوتابی زانکۆ هەیە بابینە سەر ئەو بابەتی خۆمانە کە بەشێک هەڵەبژێرێت بە خواست و ویستی کۆمەلگا لە دەوروبەری باسی کۆمەلگەمان کە کاریگەریەکانی بابینە سەر خودی قوتابیەکە کاریگەریەکانی لەسەر خودی قوتابەکە ئەتوانێت سبەی دووسبەی داهێنان کا لەو بەشەی کەتیایەتی بەڕاستی من ئاماژەم پێکرد ویست زۆر گرینگە ئارەزوو زۆر گرینگە توانا گرینگە چکگەر هاتوو ئەو بەشێکە لێ وەرژیرە بەویست و ئارزی خۆی نەبێ ڕاستە بڕوانامەکە بەدەست دەهێنێ لەوانەیە بە نمرەیەکی خراپ یان بە ئاستێکی خراپ یان بە شارەزایکی کەم بەڵام کە سبەی دەستێتە بوارەکە تەنانە ئەگە بستێتە پزیشێکی سەرکەوتو نابێ ئەندازیارێکی سەرکەوتو نابێ بۆیە بەڕاستی پێویستە ئێمە بوار بڕخسێنین هەر لە بازنەی یەکەم کە ژینگە داکو باوکە دوای دایک و باو ژینگەی قوتابخانە دێ مامۆستایان چکە منە ڕێ پیشێندەرن لە هەر قوتابخانەیەک ڕابەری پەروەردەیی و دەرونی هەیە دەبێ بەڕاستی وە ئاراستەیان بکەن باسی ژیان و هەموو پسپۆریەکانی ژیانیان بۆ بکەن ئەمە ئەرچی پزیشکە ئەمە ئەرچی مامۆستایە ئەمە ئەرچی ئەندازیارە هەمویان تاوکەریەکەن من دێتە بیرم هێشتا زانکۆی هەولێری پزیشکی نەبوو کۆلێزی پزیشکی بەشێک بوو لە زانکۆی سلاحەدین تەنانەت ئەوانەی دکتۆرا و ماستەریان بەدەستدەێنە مامۆستا لە زانکۆکانی دەرەوەش وانم پێدان لە ڕێگەکانی وانوترەوە پێم دەوتن ئێوە شانازی بۆ نەکەن لاو لێدەن برێن ئێمە پزیشکی باسە پزیشک ئەگەر ئەندازیار نەبێ تاوکەری ئێوەن ژیان و باڵەخانشی بۆتان دروست دەکات مامۆستا نەبێ چێ پزیشک و ئەندازیار دروست دەکات پارێزەر نەبێ چێ پەیڕەوی یاسا دەکات باشە چی بکەین ڕەنگە هەندێک جاریش
قوتابی ئەوەندەی کە ئەم بابەتە دەبیستێت لە خەڵک پزیشک زۆر گرنگە ئەندازیار زۆر چی بکەینەوە ئەمە خۆشەویست چاولێکەریە ئەمە چاولێکەریە یعنی کورد لە چاولێکەری زۆر زوو لاسایی دەکاتەوە ناچێشتە سوودەک ئەوەی کە سوودی لاسایی بکە ڕواڵەتەکان ئەگەر شتەکە سوودی هەیە تۆ بەرنامەت هەیە بەویست و ئارزوی خۆت بڕ من خەڵک دەناسم نمرەی کۆلیزی پزیشکی دەریهێناوە گوتیتی بابە نایچم بابی زۆری پێخۆش بە کوڕەکەی بچێتە کۆلیزی پزیشکی بەس خۆ بابەکە ناخوێنێ کوڕەکە گوتیتی بابە من ئەندازەی کۆمپیوتەرم پێخۆشە فەرم بڕۆ من نمونە کوڕی خۆم دوور ناڕۆم لە پۆلی 6 نمرەی دەرینە لە پزیشکی ددا وەردەگیرە چون فۆرمەکەشم بۆ کردی و بابە من حەزمە پزیشکی نییە ئەی چێ دەوێ کوڕم ئەندازە بڕۆ فەرم یعنی من ناخوێنم یعنی من لە تەلەڤیزیۆن دەرسم ئامۆژگاری خەڵک دەکەم کەچی بسم کوڕەکەم بە زۆر بنێرم چکە دەبێتە بەشای دوڕۆژکەی دوڕۆژ زۆر گرینگە ئایندە باشە دکتۆرە من ناگەڕێتەوە بۆی کە حەزی بۆ نمونە حەزێکی من کە دایکێکم بۆ ئەوە ببم بە شانۆکارێک ئەو سەردەمە بوار نەبووە من ببم بە شانۆکارێک حەزەکەی خۆم کەم مناڵەکەت هیم بکەیت بیهێن مەسەر مناڵەکەم من بەرژەوەندی ئەوم ئەوێت بۆ نمونە بەرژەوەندی هەموو دایک باکە بەرژەوەندی وازانم تر بەرژەوەندی ئەوەیەکەوەی من حەزم لێ بووە بۆ من نەبووە بۆ ئەو ببێت ئەمە ڕاست نییە لە بەرسی چونکە سەردەمی دایک و باوک سەردەمێکی تر بووە بیرکردنەوەی نەوەی ئێستا بیرکردنەوەی ترە بۆیە وتێش ئیمامی عەلیە دەرێ مناڵەکانتان لەسەر ئەو شێوە پەروەردە مەکەن کە ئێوە 30 ساڵ لەسەری پێشتر لەسەری پەروەردەکراون بەڕاستی نان ئەو نانی ئەمڕۆ لەخوانە ینی ئێستا سەردەمی تەکنۆلۆژیا و زانیاریەکانە دەبێ ئێمە زەمین بڕەخسێنین بۆ مناڵەکانمان خۆیان هەربژێرن چکە زۆر گرینگە دوایی گوتم ئەنجامەکەی خراپ دەبێ بۆ نمونە ئەوەی کە باسی ئەو دایک و باوکەت کرد بۆی دەیەوێت کوڕەکەی یان کچەکەی لە شوێنی خۆی نابێ ئەمە هەستکردنە بە کەم و کوڕی تۆ هانی بدە بۆشتی باشتر بزانە مناڵەکەت تۆ ببە هاوڕێ یەکەم زار دەبێ ئێمە هاوڕێ مناڵەکان بین دووهەم بەڕاستی گیان لێ بگرین سێیام بەو شێوەیە وا بن مناڵەکان بە خۆیان بیر بکەنەوە چکە سبەینی ئەم هاوسەرگیری ئەوە دەکاو دەچێتە ماڵی خۆی خۆ تۆ هەمیشە لەگەری نیت یعنی دەبێ بڕواایی و متمانیشیان بەخوا بێ یعنی ئێمە کە تاک هین دەکەین دەزانی بناغی کەسایەتی لە تەمەنی 3 ساڵی و 5 ساڵی بنیاد دەندرێ فڕۆید دەرێزانایەکە یعنی ئەگە تۆ دایک و بابێکی دلسۆزی وەرە ئەو پێداویستیانی خۆراقەکانی گەشەکردنمانەیە منداڵیمان دەبێتە سێ خۆراق ئینجا هەرزەکاریمان هەیە ئینجا لاویمان هەیە تۆ وەرە قۆناق بۆ خۆناق پێویستی دەرونی کۆمەڵایەتی خۆراک هەموو لایەنەکانیان بۆ بڕخسێنە بەڕاستی خۆی پێدەگات ئێمە باوکو دایکمانە خوێندەوەەر بوو تەنان لە قوتابخانەکەش لە گوندەکەمان قوتابخانەش نەبوو ئەی باشە من چۆن کەسێکی وەکو من دایک و باوشێن نەخوێندەوار گەشتمە ئێستا دکتۆر و پلەی پرۆفیسۆری بەچی یعنی ئەمان زمینیان بۆ ڕەخساندم بەڵام کەس ڕۆژێ لە ڕۆژان نەیگوتووە باشە دکتۆرەمە لەلایەن خانەوادەوە گەر بتوانێت زمینەی بۆ بڕاستێنێ بتوانێت ئەو شتە هەڵبژێرێکە خۆیوێت تا چەنە بابزانین سیستەمی خوێندن سیستەمی خوێندنی باڵا ڕێگە بەوە یاخود ئەو ڕێگەی خۆش کردووە تا چەندێک من کۆلیژی هونەرە جوانەکان گرنگیەکی ئەو تۆی پێدراوە بەقەدەر کۆلیژی پزیشکی تا چەندە ئەمە لە کوردستانە وای کردووە کە قوتابی یا دایک و باوک ئێستا قوتابیش بچێتەوە لە چکەمە باسی دایک و باوکەکەین بزانێت چەندێک کۆلیژی پزیشکی گرنگە ئەوە نش و خۆی پرسیارەکە زۆر لە زیە خۆزگا ئەگەر ئەو باەخی بە پزیشکی دەدرێت بە هوەر بدرێ هوەر واتە ژیان بەڵام ئایا کۆمەلگا و بەرپرسان لە هوەر گەیشتون بەداخەوە ینی دانیشتنمان دەبێ بە شێوەی هوەری بێن زوروبەرمان دەبی هوەری بێ شێوەی ژیانمان بەداخەوە بڕۆ کۆلێژی هوەرە جوانەکان من هەتا ماوەیەک لە پێش ناو لێ نابوو کۆمە کۆلێژی ناهوەرە جوانەکان بەڕاستی سەیری باڵەخانەکە لە شێوەی قوتابخانەیەک بوو دام و دەستگاکانی کەلوپەلی پێویستەکانی تەنانە مامۆستایی ئێستا دەتوانم لێم ڕاگرەکە تۆزە گۆڕانکاری کردووە ینی بەڕاستی نابێت جیاوازی بکرێت لە لەقەکانی زانست هەروەکو گوتم پزیشکی ئەندازە کوشت و کاڵ هوەر ئەخە پەیوەندی بە هەموو هینەکانە هەیە بەڕاستی بۆیە لەوانەیە زۆر کەس نسێتە لە هوەرەکە لەبەر ئەوەی ئەو هاندانەی تێدا نیە شتێک نبینی یعنی ئێمە دەبێت بایەخ بە هەموو لەقەکان بدەین چکە هەمویان بەشێک لە فەلسفە داچی زانستەکانە هەمویان بەشێک بوو لە فەلسفە دوای لە فەلسفە لە دایک بوون پاشان گەڕاونەوە فەلسفە کە یەکێک سا دکتۆرا وەرەگرێت PhD ینی دکتۆرا فەلسفە لە هوەر لە پزیشکی لە ئەندازە هەمویان خوشک و برای یەکرد تەواوکەری یەکرد
یعنی ئێمە دامان هەمووان بووینە پزیشک کارەساتەکە لە چییە ئێستا کە پار سیر بکات چەند کەس سەتی وەرگرت یعنی لە بژمارەیەک نەک لە عێراق لە کوردستان لە عێراقیش ئەمە کارەساتە یعنی قوتابی چۆن دێ سەد وەردەگرێت بە من برێ ئەخاندی بابەتی سند نایە دووەمین ئەو پرسیارانەی کە بۆیان دێت و پرسیارەشت کرد با برێ سیستەمەکە سەقەتە لەگە ڕێزم چکەوانەی پرسیاردا دەنێن ڕاچاوی سێ ڕەهەند ناکەن لە کەسایەتی چین ڕەهەندەکان ڕەهەندی یەکەم ژیری زانیاری ئەوەش دەبێتە 6 ئاس کە بلۆم دەرێ بلۆمە چییە تێگەشتن یەکەمیان زانیاری دووەم تێگەشتن پیادەکردن شیتەلکردن پێکێنان هەڵسەنگاندن ئیڤالوێشن دەبێ کە پرسیار دەینەوە هەر 6 ئاستی تێدا بێ ئەمان دەینەوە ڕاست و چەوت لەگەر بۆشایی ئەی باشە بیرکردنەوە ئەی شیتەلکردن وایە بێگومان ئەگەر ئەو هەموو سەتە هەبێت کەسێکە سەتێنا قەت ڕازی نابێت بەوەی کە لە پزیشکی و بیبیتە هوەرە جوانەکە نابێ شەڕی دەکەن ئەو سادیتر چەند خۆپیشاندان و شەقام زوولە نەگر لە هەموو شارێک زوولە تر وەزیر هاتە سەرهێل دووبارە هینیان کردەوە پێداچوونەوە ئەمە هەڵەیە یعنی نابێ سەد بۆ نمونەیەک ئەگەر بەر لە 30 ساڵ دەزانی یەکێکە لە پزیشکی جوان بەرزترین نم لە 1993 89 لە کۆلیجی پزیشکی وەرزێ 73 لە ئەندازە مەبەستەوەی زۆر ئاسانکاری زۆر کراوە بێتام کراوە ئاسانکاریەکان بەڕاستی باسی دوو ڕەهەندەکەی ترم نەکرد ڕەهەندی وجدانیمان هەیە وجدانی سۆزداری ئەمە هەر لە پرسیارەکانە نییە ڕەهەندی سێەم دەزانین سەر ڕەهەندێکە جوولەی کارامەی پیشەی کە بە هیچ زۆرێک ئەو دوو ڕەهەندە لە پرسیارەکاندا نییە بەداخەوە ینی وەزارەتی پەرۆدە پێویستە پرسوڕا بچێ بکە ئەوانەی پسپۆرن لە بواری پێوانە و هەڵسەنگاندن پێوانە و هەڵسەنگاندن چۆن توانای قوتابی دەپێوی و چۆن هەڵی دەسەنجێنی ئەمە هەمووی نمرەی خۆی هەموو پێوەری خۆی هەیە مشکچ خۆیە خۆنەک بەو شێوەیە هین دەکەن و اینجا بەشانازیەوە ئەوەندە سەتا ئەوەنە سەدمان دێتە خوارێ ئەوەندە نۆتونەوە بۆی ئەمە بەڕاستی کارەساتە سەیری وڵاتانی پێشکەوتوکە باشە دکتۆر باسی وڵاتانی پێشکەوتووەکەین ئێمە ئێستا بۆ نمونە سیستەمی سویدی هاتە کوردستان و زانکۆی بەریتانیمان هەیە و زانکۆی ئەمریکیمان هەیە و جێ ئەوەی کە هەیە لەگەڵ چەنەڵە چرخی پێشکەوتن و تەکنەلۆژیا هەموویە چێتە پێشەوە باش دووڕژان بەڕاستی کارەساتە ئێمە بچین تاقیکردنە وڵاتێک بینین لەسەر کوردستان بسەسپێنین کە زۆر لێک دوورە یعنی ئێمە دوو ژینگەی جیاوازین ئایا کوردستان وەکو وڵاتانی پێشکەوتوو لە ئاستی وایە ئایا باڵەخانەکان هەر ئێستا کە هەزار و ئەوەندە قوتابخانەمان پێویستە باڵەخانەمان هەبی شوێنن نییە سنجێ سێدەوامی هەیە دوو دەوامت هەیە بڕۆ ژمارەی پۆلەکان سیرکە ژمارەی پۆلیستاندەر لە جیهانە 25 بڕۆ من لە زانکۆ هەفتامە بووە لە ئامادەی و وینەکانیشە سیرکە یعنی بەڕاستی سیستەمەکە سەقەتە باشش کشت بێرم مادەم باشی ئەوت کرد باش سیستەمت کرد باشە ئەو سیستەمەی کە ئێستا لە کوردستان هەیە ناوێ لێ ناو بنەڕەتی پێشان سەرەتایی بوو ناوەندی ئامادەی دەزانی ئەمە دروسترە لەبەرسی ینی قوتابی 6 سال لە قوتابخانە دەبێت و قۆناغێکە پێدێنە قۆناغی سەرەتایی کە دێ دەسێتە ناوەندی ئەگەر ئەوەی پێشا بواە زۆر هەستی بەدڵ خۆشی دەکرد و ئارامی قۆناغێشتری دەبڕێ 3 ساڵش لە ناوەندەکەی دەبوو ئینجا دەس ئامادەی ئێستا 9 ساڵی ڕێک لە باڵەخانەیەک بەڕێوەبەر مامۆستا پاسەوان هەموو یەک واتە قۆناغەکان بەو شێوە لە ڕێی سایکۆلۆژیەوە کاریگەری زۆر دروست نیە باشە دکتۆر من مەبەستمەوە بوو کاڵێم ئێمە زانکۆی نەکرد وەڵام من لەگەروانیم ینی نەکەرەوە ئەمە تیرۆری زمانیشمان کردووە ینی خەڵک چیوی لێ هاتووە مناڵی خۆی بنێرتە بە ئینگلیزی بخوێنێ کە لە هیچ دینیایە نییە تا تەمەنی 11 ساڵی دەبێ منال بە زمانی دای بخوێنێ زمانی یەکەم زمانی زگماک بۆ ئەوی تەواو بەتایبەتی ئێمەی کورد کە لە ڕێگەی زمانەکان دژایەتی کراوی دەبێ ئێمە ئاسقادر دەرسێ دەرێ زمانی کوردی بەڵاو نەبوو گرت بوو وا لە مابینی ئێمە تێچوو من زۆر زەردەم کردوتەوە وەزیری پەروەردەوەین دڵم کاکە بەسی کەن بەڕاستی کورد بە خۆی دێ زمانی خۆی تیرۆر دەکات دەبێت بایەق بە زمانی بدێ هەتا پرۆفیسۆر کۆچەر هاتەوە لە لەندەن لێیان پرسی ئەرێ دەرێن هەندێک بابەتی زانستی بە زمانی کوردی چۆن لە بریتانیا من ئێستا هەموو ساڵێک 19 دوی هەموو ساڵێک یادیهینە 22 زمانی دایکە لە جیهانە زۆر ڕێزی دەگرن و هین دەکەن لەو بریتانیا تەلەفۆنم کرد بۆ برادێکم لە دبلن گوتم تخوا چۆنە گوتی هەموو مناڵێک تا تەمەنی 11 ساڵی بە زمانی دایک دەخوێنی گوتی
کوردی هەرچەند ئێستا ئێمە لە بابەتەکەمان دوورەکەینەوە بەڵام ڕەنگە بۆ دایک و باوکێک شانازی بەوە بکات ئەگەر مناڵەکەی بێتە ژۆر نەزانێت نەتوانێت بە کوردێک بڵێ سڵاو لە برێکە بێ بڵێ زۆر جار لە ناو دانیشتەکان ژنەکان لەگەیەکدا دەشن کە ها کچەکەم کوڕەکەم لە فراق قوتابخانەیە ئینگلیزی فولە بەڵام لێی پرسە کوردیەکەی شەق و پەق ئەمە بەڕاستیەکان ئەمە واکات نە لە بواری نە لە کولتوری وڵاتەکەی خۆی تێبگات نە حەز بە هوەری وڵاتەکەی خۆی بکات نە بە دوورەکەوێتەوە لە خۆشەویستی بۆ نمیشت ینی بۆ دەجەڕمەوە لە ساڵی 6 ئەمە بە سوودانە کوردایەتی فێر بووین ینی تا ئێستا لە مێشکمان دەسترینجێتەوە تۆ ئەگەر سرودی کوردی فێر نەبی و خۆشەویستی نیشتیمان و کوردستان و جواری کوردستان بەڵام دکتۆر لەگەڵ وەشا پێویستە چونکە ئێمە نەتەوەیەک بووینە هەمیشە دەستی داگیر کرد و جنگ و هەمیشە نائارامی هەبووە بۆی کە چواردەوروبەرەکەمان تێبگەێنین کە ئێمە گەلێکی ئارامین و حەز بە ژیانەکەین ئەبێ زمانێکی گفتوگۆ لە بینمان هەبێت ئەوە با هەبێت ئەمە ئێمە بوتم چی تەمەنی 11 ساڵەکەەوە زمانی دایک بچەسبێ بڕۆ ئینگلیزی فێر بە بڕۆ ئەلمانی فێر بە بڕۆ ئیسپانی فێر بە لەگەرتم لۆ من ئێستا مناڵەکانی منیش وات بە کوردیان خوێن بەس بێستا کچەکەم زانکۆی ئەمریکی تەواو کرد ئینگلیزی فولە تورکیش دەزانێ و عەرەبی و کوردیش دەزانێ خۆ ڕێگر نییە ئەی باشە ئەوانەی کە پێشتر ئێمە بە کوردی دەمان خوێن ئەو ئینگلیزی لە شێ فێر بووی کۆلێجی پزیشکی و ئەندازە و ئەوانەمان لە شێ تەواو کرد دکتۆرا و ماستەرانەی لە وڵاتان هەر کوردی بوو ئەمە ڕێگر نییە زمان ڕێگر نییە ئەوەی دێنەوە سەر بابەتەکەی خۆت کە باسی ئەو زانکۆیانت کرد کاکە زانکۆ دەبێت ئێمە ئامانزمان هەبێ ئەو هەموو زانکۆیە بەڕاستی ئەوش کارە ساتە چ لە زانکۆیەکانی میری چ لە زانکۆیەکانی تایبەت با پێت برێم دەکرا سێ زانکۆمان هەبێ زانکۆی سلەیمانی کە گەڕاوە پیرۆزیان بێ گەڕاوە چکە لە 6 لەوێ بوو گەڕاوە زانکۆیە سەلاحەدین و زانکۆی دۆک با تا ئێمە گرنگیمان بۆ سێ زانکۆی بدابە لەو زانکۆیانەی هەموو لە شار و شارۆچکەکان کراوە کاکە مامۆستای دەوێت پێداویستی دەوێت بودجەی دەوێت خوگاڵتە نییە بۆیە من لەگە زۆری بۆرینیم تایبەتەکان بۆتە لایەنی بازرگانی با پێت لێ ناشانمەوە یعنی تەمەشا دەکەی ئەو کەسانەی کەوا زانکۆی تایبەتیان هەیە زیاتر گرنگی بەلایانی بازرگانی باشە دکتۆر من مەبەستیشم لەوە بوو با بڵێن لە ئەنگڵێکی ترەوە باسی زانکۆکانی ئەمریکی و زانکۆی بەریتانی و سیستەمی سویدی کە هەیە ئەوان بۆ خودی خۆیان ڕەنگە ئەوەندە جەخت نەکەنەوە سەر خوێندکار و قوتابی خۆیان ببە بە دکتۆر ببە بە ئەندازیار ئەوەی کە لێرە ئەبینرێت ئەوەیە کە نێردرا بۆ ئەوێ ئەبێ چاوەڕوانی باشترین کاری بۆ بکەی کە باشترین پلە بێت کە پزیشکیە سیستەمەکە هاتووە بەڵام چۆنەڵە بیرکردنەوەی دەبێ ئێمە ئیش لەسەر بیرکردنەوە بکەین بیرکردنەوەی داخراو هەیە ینی بۆ نمە هەندێک دایک و باوک مێشی داخراوە با پێت برێ نەک نە خوێندەوە لە خوێندەوار بینیومە باوەڕ بکە ناو نادێم ینی لە ئاستی زۆر بەرز بووە دایک و باوک وتیانی لە مناڵەکەمان بتێ پزیشک خوا پزیشک بووینە هەرچەندە هەندێک پزیشک ئێستاکە کە ژیانی خۆی دەبینی زۆر ناخۆشە خەویان نییە ژیانیان نییە نازانن دەوامی بەیانی نۆرینگات ئیتر لەو بابەتانە بەڵام ئەوەی کە ئێستا بۆم باس کردی بەڕاستی کارەساتە دکتۆر بۆ هیوای کێسا چۆن ئەبێ سویدیەکە نرخسە وەرەوە نانن ئێمە سیستان کۆمە بە تەواوی هینایە چونکە بشینن سەرکەوتن ناهێنێ سوید کاکە لە چیە ئێمە لە شوێن مامۆستایانیان موچەیان باڵەخانەیان بیرکردنەوەیان داکوبابیان کاکە جیاوازین دوو ژینگەی زۆر جیاواز من نارێم بڕۆسوود لە تەکنۆلۆژیەکان وکە ئێستا دەزانم پێم باشە چاو لە چێ بکەیت لە فلەندا هەندشتی فلندی یەکێکە لە هەرە وڵاتەکانی پێشکەوتوو لە بواری پەرۆدە و خوێندن کاکە بڕۆ شتەکانی وی من نارم 100% بیهێنە چی لەگەر ئێمە دەگونجێ چ ڕێگایەک بەکاردێنن چۆن مەشقوڕایەنە بە مامۆستایان دەکەن ئەو تەکنۆلۆژیای بەکاری دەهێنن ئەو پێوەرانەی بۆ هەڵسەگاندن خۆ تۆ دەستکاری دێشت دەکەی دەبێ هەمووی بگۆڕی پرۆگرام دەگۆڕی دەبێ هەڵسەگانیش بگۆڕی نەک بە هەڵساندنە کۆنەکەی کە دەیگۆڕی ناوی بۆ سەقەتە بیگۆڕی باسی کێشەی تاقنەوەتان کرد بۆ وای لێدەی قوتابی نیگەران دەبێ خۆ نیگەرانی هەیە بەڵام لە سونەشتی دیاری کراوە ئێستا تۆ دانیشتی نیگەرانی لە من دەبێ ئایا ئەو چاو پێکەوتنەوە ئەو دیدەنی دەیکەین سەرکەوتوو بێ بەڵام تا کاتێک کەم دوایی دەڕوا تاقیکردنەوەش ئێمە چمان هەیە نیگەرانی پێش تاقنەوەمان هەیە کاتی تاقنەوە دوای تاقنەوەمان هەیە یعنی هەتا لە سۆتەوەلی تاقنەوە پرسیارەکان ئاسان بێ گران بێ نیگەرانە دەبێت نیگەرانی شێ بێگەنا ناخوێنی بەڵام لە سوورێکی دیاری کراوە هەموو کەس نیگەرانە بەڵام بەڕاستی ئەگەر ڕادەکەی بەرز بۆ دەبێتە نەخۆشی دەبێتە فۆبیا کە بۆ فۆبیا و ترس ئەو کەتە پێویست بە سەرسەرە باوەڕکە دکتۆر هەندێک دایک هەیە یاگەڵ دایک و باوک هەیە زەختیان بەرز دەبێتەوە شەکریان بەرز دەبێتەوە کاتە مناڵەکان خەتای دایک و باوکە کەشێکی وادە هەموویان وەزانن وا لە سەگەرن
وەزان وا لە بەرەکانی جەنگن کاکە بۆ چییە باژیان ئاسایی بێ زۆر باش ینی نابێ وا بکەن مناڵەکە هەست بکاتن تاقیکردنەوەی بۆ دنیات خرا دەبێ تاقیکردنەوە دەکات بەڕ پێشت برێم ناپلۆریش ترساوە لە تاقیکردنەوە ینی بانجیان کردووە هەستە چییە گوتی دژمن نزیک بۆ گوتی وەرە مزانی هۆڵی تاقیکردنەوەیە ئەوەندە تاقیکردنەوە مەترسیدارە بەڵێ بۆ دەرونی قوتابی ئەو نەترسود لە ڕاست ئامادەکە تو ئەگەر باش خۆ ئامادەکە ڕۆژ بە ڕۆژ بخوێنی بابەتەکە تێگەیشتبی بە هزار پرسیار بۆ بێت ئەبێ ئێمە وەکو دایک و باوک کۆمەڵگە هەمانە و فشارانە لەسەر قوتابیەکانمان کەم بکەین و کە ئێستا وەرزی تاقیکردنەوەکان ئینشاڵڵا تاقیکردنەوەیکی باش بکەن بە ئەنجامێکی زۆر باشی سپاس دەکەم دکتۆر عەمەرفەتی ئەم بەیانیە میوانی بەرنامەی بەیانی 24 بوویت بەو هیوایی کە وەک گوتمان تاقیکردنەوەکان بە باشی بەڕێوەچێت هیوادارین ئەنجامی باش و هەروەها ئەو هیوا ئەواتانە هەیە بۆیان بێتە دی و دایک و باوکانیش بە خۆیان دابسنەوە سپاس بوتو بەڵێ بەردەوامین لەگەڵتانە کە باسی تاقیکردنەوەکانمان کرد و باسی ئەومان کرد کە چەندێک بتوانین ئەو سترێسە ئەو ترس و دڵڕاوکیە لەسەر قوتابیەکانمان هەیە بە تایبەتی ئێستا کەمی بکەینەوە و هەوڵی ئەوە بدەین کە بیانەوێت ئەو شتێکە خۆیان مەبەستیانە دەستیان بکەوێت دێمە سەر بابەتێکی دیکە کە گروپێکی هونەری گەرمیان بە ئاڵای کوردستانەوە بەشداری لە فستیڤاڵێکی هونەری تونس دەکەن گروپەکە وەک تاکە گروپی هەرێمی کوردستان و عێراق لە دەیەم فستیڤاڵی شانۆی تونس لە ویلایەتی قەسرین لەوێ کاچل و یەک نمایشی تێدایە و 5 ڕۆژ بەردەوام ئەبێت نمایشەکان لە نمایشی هۆڵ و شەقامن و ئەو گروپەی کوردستان بەکارێک لەوێ بەشدارە بێت کە دواتر باسی لێوەکەین کە کارەکە سەبارەت بە چییە پرسیار لە میوانەکەمانەکەین لەبارەی ئەمەوە ئێمە میوانێکی تایبەتیشمان دەبێت. بەڵێ وەک گوتم دەمانەوێت کە میوانی تایبەت بەم بابەتە گفتوگۆی لەگەڵا بکەین و لەگەڵی قسە بکەین چونکە ئێستا خودی ئەوان کە میوانەکەمان بە تایبەتی سەبارەت بەم بابەتە قساکە دەمانوێت کە لە شوێنی ئەو فستیڤاڵە لەگەڵیا قسە بکەین کە ڕزگار فەقێ محەممەد ئەکتەر دەرهێنەرە لە ویلایەتی قەسرین لە تونسەوە لەگەڵمان بەردەوامە بە ڕێگەی ئسکایپ بەشدارە بێ لەگەڵمانە. بەیانیت باش کاک ڕزگار هیوادارم کە ڕۆژێکی باشت دەست پێ کرد دەبێت خۆشحاڵ بووین کە گروپێکی کوردستانی لە تونس بەشداری ئەەکەن جارە با بزانین فستیڤاڵەکە چه فستیڤاڵێکە چ جۆرە چالاکیەک لە خۆی ئەگرێت. باینتان باش بانی بینەرانی کوردستان سوچار باش ئێمە گروپێک بە ناوی گەرمیانەوە بە نەژاتی کوردستان و عێراق وەکو تاک گروپ بەشدارین لە دەهەمین فستیڤاڵی شانۆیی لە وڵاتی تونس لە ویلایەتی قەسرین کە ئەمە دەهەمین خولیانە زیاتر لە 15 بۆ 18 وڵاتی عالەمی وا بڵین ئەوروپی و عەرەبی بەشدارن. ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 5 ڕۆژ بەردەوامە بێ زیاتر لە 43 کاری شانۆیی لە خۆبرێ کارەکان بەشێکیان شانۆی سەرستەیج و هۆڵن و بەشێکیان شانۆی شەقام. باشە کاک ڕزگار ئێوە چۆن بوو کە بەشداریتان کردن فستیڤاڵە ڕێگای بەشداریکردنی ئێوە بە چ شێوەیەک بوو؟ بڵێ هەڵبەت ئەمە من بۆ یەکەمین جارم نییە بەشدارە بم لە تونسیان لە وڵاتێکی تر کاتێک کە فستیڤاڵە نێودەوڵەتیانە کرێت لە ڕێگەی ئەو کەسانی کە سەرپەرشتی فستیڤاڵەکەکەن لینکی فستیڤاڵ بڵاوەکەنەوە و داواکەن ئێمە فستیڤاڵەکەکەین و ئیشوەرەبین و ئیشەکانیشمان مەسەلەن تەحدیدەکەن بۆ نمونە 15 کاروەرەبین ئێمە ئیشەکەی خۆمان لە ڕێگەی و لینکەوە نارداوێت تەنانەت سەرەتا 2 بیرۆکەیان داوا کرد هەردوو بیرۆکەکەمان نارداوێت دوای کەمتر لە 10 ڕۆژ ئێمە وەڵامان بۆ هاتەوە کە یەکێک لە بیرۆکەکان وەرگیراوە ئامادەکاری بکەن ئێوە میوانی ئێمە بن لە وڵاتی تونس. بەڵام من پێشەوەی کە داواکاریەکە کراو کە دوایی وەرگیرە من زۆر ئیسرارم لەسەرەوە کرد ئێمە لە بەرەوەی دانیشتوی کوردستانین و لە کوردستان دانیشین و لە چەقی کوردستانین وەنراەتی کوردستان دەکەین بە ناوی گەرمیانەوە دواتر کارەکەیمە خۆشبەختانە بوو ناوە وەرگیرە بە ناوی کوردستان و عێراقەوە وەرگیرە. چۆن بڵێن ئێمە لە بەرەوەی دانیشتوی کوردستانین
لە ڕووی جوگرافیەوە سەر بە کوردستانی عراقی ناوە کاروان ڕۆیشتووە و ئەمە سوپاسی بەڕاستی تایبەتی برای بەڕێزم نەژات نەجم کەم کە ڕۆڵێکی باشی بینی بۆ ئەوەی کە کارەکانی ئێمە ئاسان کرد تا زیاتر وەرگشتیە لێرە. باشە کاک ڕزگار کەوا بێت لە هەموو عێراقا تەنیا ئێوەن کە هەم بە ناوی کوردستان و هەم بە ناوی عێراقیش لەو فستیڤاڵە باشە لەو فستیڤاڵە بەشداریەکەن ئەو کاری کە ئێستا بەتەمان لە فستیڤاڵەکە بەشداری پێ بکەن و نمایشی خۆتان لەوێ بکەن ئەم کارە لە شوێنی دیکە نمایش کراوە عرض کراوە یاخود ئەمە یەکەم جارەکە لەوێ نمایشەکرێت. تەمان کارەکەی ئێمە لە بیرۆکەی هونەرمەند هونەرتاییرە لە شاری کۆیە باس لە بابەتی مادی هۆشبەرەکە مادی هۆشبەر ئێستەیەکێکە لە ئەو دەردانی کە ڕووی کردوتە تەواوی جیهان بڵێن ئەتوانین هەر وڵاتێک بە جۆرێک لە جۆرەکان گیروەردەی بووە لە فستیڤال لە دومین دیداری هونەری شانۆ لە گەرمیان کارەکەمان ئێمە نمایش کرد بەڵام لەوێ بە هیوار واتە بە دیالۆ کارەکەمان نمایش کرد دوایەوە هەمان بیرۆکەمان نرد من دوو بیرۆکەم ناردە ئەم فستیڤالە بیرۆکەیەک لەسەر بابەتی مادی هۆشبەر کە کێشەیەکی گیانەوە بیرۆکێکیش لەسەر بابەتی چنگوتیژی بەرامبەر بە ژن لە جیانە ئەنی خۆشبەختانە هەردوو بیرۆکەکە وەرگیرا بەڵام زۆر ئیسرالیان کردەوە لەسەرەوەی کە مادەی هۆشبەرەکە زیاتر ئێستا کێشەیەکی گەورەترە و ئابێ چۆن خەڵک تەوعیە بکەین بۆیە کارەکەی ئێمە لە میانی دیداری هونەری گەرمیانە لە سێ شار لە شاری کفری و لە شاری کەلار و شاری باوەنور نمایش کراوە. باشە کاک ڕزگار ئەم کارێکە ئێستا نمایشی ئەکەن باست کرد کە دوو بیرۆکەتان هەبوو هەردووکیشی بیرۆکێکی ئەو بابەت کێشانن کە کێشێکی جیهانیە ئایا هیچ بیرۆکێکی ترتان نەبوو کە پەیوەست بێ بە کوردستان و ناسینی کوردستان یاخود مەبەستان ئەوە بوو کە کارێک بێت کە پەیوەست بێ بە هەموو جیهانەوە؟ تەڵەن لە ساڵی 2019 دەرفەتم بۆ ڕەخسا جارێکی تر هاتمە تونس بەڵام ئەو کات چوومە ویلایەتێکی تر کە ناوی ڤڵتارە لەوێ فستیڤاڵێکی جیهانیە بوو تەڵەن کاتی خۆی کە لە 2019 ئیشەکەم زۆر تایبەت کرد بە هەر چوار پارچەی کوردستان بۆ نمونە ئێمە لە سەروبەندی شەڕابووین ئەو کاتە کارەکەی ئێمە ئەو کاتە باسی شنگالیە کرد باسی کۆبانەیە کرد باسی عەفرینیە کرد باسی هەڵەبجەیە کرد باسی گەرمیانیە کرد باسی ئەنفالیە کرد یعنی گژیرم کردەوە لە نەهامەتەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستانە طبعا بە جۆرێک لە جۆرەکان بە حیواری کوردی و بە نووسینی عەرەبی بۆی پەیامەکە بکە پەیامەکە گەشت ئەواتوانم بڵێم لە دواترە مناقەشێکی زۆر جدی لەوێ دروست بووە زۆر قسەمان کرد لەسەر بابەتەکانی کورد طبعا جۆم لە میوانەکەی پێشووتان بووی ئەوە ئێستا کە میوانداریتان کرد بۆ دکتۆرە بەڕێزە من لە دوای لە 2019 و کارەمان کرد لەوێ بڕوا بکەن هونەر کە پەیامێکە یەگەیەنیتە وڵاتێکی تریا باسی نامەتی وڵاتەکەی خۆتەکەی زۆر لە بوونی سەفیرێک یان زۆر لە بوونی دایان وەفدی سیاسی کاچنە وڵاتەکە زۆر گرنگترە زۆرتر پەیامەکە ئێمە گەشت بۆ نمونە ئێمە لە 2019 کە باسی ئەو نەهامەتیانی کوردمان کردو بە تاریخ کە بەسەر کووردا ڕوویداوە لە ڕێگەی شانۆ بۆ ماوەی 20 خولەک ئەوەمان کرد ینی بەشێکی لەوانە نیانەزانی ئەسڵان شنگالەکەوێتە کۆبانی کوێیان کوێ دوایت کە کارەکە تاوا بوو ئەمە لە ڕێگەی مناقەشە و لە ڕێگەی دیالۆگ و دانیشتن لە وەڵەکانە و ڕوونکردنەوە ئەومان کردو کامە چییە بۆیە جاری دووەم کە دێیتەوە ئێرە تۆ بە بیرۆکەیەکی ترتە بێ وەجگە لەوە بەڕاستی ئەو بیرۆکانی کە ئێستا لە شان و شەقامە کاری پێکرێ بەڵام جگە لەوە شکاک ڕزگار ئەتوانین بڵین ئەو یەکە بەشداریکردنتان و بۆ بیرۆکەیە بۆ پاڵنەر و بۆ هۆکارێک بۆی کە دووهەم جار بەشداری بکەنەوە ڕەنگە ئەمە دەرفەت و دەرگایەکی ترتان بۆ بکاتەوە لە فستیڤاڵە جیهانیەکانی دیکە بەشدار بن بۆ بابەتە بەشدار بەڵێ ئێمە کاتی خۆی کە لە 2019 بەشدار بوون بۆ بابەتە بۆ نمونە گروپێکی مەغریبی لێوە بوو لەو فستیڤاڵە و چەندین گروپی تونسی خوانە بوو ئەم جارە کە هاتوونەتەوە ئێرە ینی پێشوازێکی گەرم و گورتر هەڵ و هەواڵێکی گەرم و گورتر ئەوانەی مەغرب ینی ناسینێکی زیاتر بۆ نمونەمانی تونس ناسینێکی زیاتر عێلاقێکی زیاتر پێشتر باسی ئەویان کردو ئیشەکەتان لەسەر چیەکەن چکە جاری پێش ئێمە دەنگ و دەف و کۆمەڵەشتمان بەکارێنە بۆ ئەم جارە شانۆکە بە جۆرێکی تر ئیشەکە باسی ئەوەی کردووە ینی ئەنزانی ینی ئێمە وەفدە کوردستانیەکەین و ئیشەکانیشمان چییە باشە وەکو کۆتا پرسیار دەمێ بزانم گروپەکەتان لە چەند کەس پێک هاتووە ئەم فستیڤاڵە لەبەرەوەی محەدەد کرا چونکە بە زیاتر لە 18 وڵات بەشدارە عادەتەن فستیڤاڵانە کە وڵاتی زۆر بەشدارە بێ گروپەکان کەمەکەنەوە لەبەرەوەی بتوانن ئیدارەی گروپەکان بدەن لێرەی لە ڕوو خواردن خەوتن و ئەوانەوە ئەمە سێ کەسین لێرەین و نەنجاتی کوردستانەکەین گروپەکەمان ئەمە یەکشت بڵێن بەڕاستی
ئێمە ڕۆژی دووەم نمایشەکەی خۆمانمان کرد سەرباریەوەی نمایشەکەمان کرد کە 43 کارە لە 30 کاری لە پێشبڕکیایە بۆ بەدەستێنانی خڵات کارەکە یەکێکە لەوانە من ئەم شەو پەیوەندیەکەم پێوە کرا لە بەرەوەی کارەکە دەنگدانەوەی هەبووە تاوایان کرد ئەمڕۆ لە کۆتا ڕۆژی فستیڤالەکە جارێکی تر کارەکە دووبارە بکەینەوە سەفیری عراق لێرە داوای کردووە کە ڕۆژی یەکەم نەیتوانیوە لێرە بێت ئەمڕۆ دێتە ئێرە بۆی کارەکەمان ببینێ داوای کرۆ کارەکە بکەینەوە و ئەم دو بە دوای ئێمە دوو فستیڤال هەیە لە قەرتاج کە گەورەترین فستیڤاڵی جیهانی دوێنێ یەکێک لەو هاوڕیانە پەیوەندی کرد لە فستیڤالە ناوخۆکان ڕۆژی چواردەی مانگ لە ناو قەرتاج کە یەکێک لە فستیڤالە گەورەکان داوایان کردووە ئێمە نمایش بکەینەوە لەوێ و فستیڤاڵی مۆنۆدرامای قەرتاج کە بە دوای ئەمەیە بە هەمان شێوە لە ئێستا لەسەر خەتن ئەیانەوە کارەکەشمان داخلی و فستیڤالە بکەن. باشە ڕزگار فەقی محەممەد دەکتەر و دەرهێنەر لە ویلایەتی قەسرینی تونس لەگەڵمان بووی لە ڕێگەی سکایپەوە هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین بە هیوایەکە خەڵاتیش بەدەست بهێنن و لە یەکەمەکان سواز بۆ سواز بۆ کوردستان لە ساڵی 2013 بە هۆکارێکی نادیار هۆڵی محەممەد عارف جەزیری کە بە یەکێک لە هێماکانی شاری دهۆک ناسراوە زۆربەی چالاکی هوەری و ڕۆشنبیرەکانی لێ ئەنجام ئەدرا سووتێنرا و بە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 200 ملیۆن دیناری بۆ تەرخان کرا بوو و ئێستا کارکردن تێدا کۆتایی هاتووە بڕیارە لە ماوەکی نزیک ئەم هەواڵە بۆ هونەردۆستان هەواڵێکی دڵخۆشکەرە کە ئەو هۆڵە بکرێت. هۆڵە محەممەد عارفێ جزیریە بوویە یەک ji سمبلên bajarê Duhokê. Ev sedan çalakên roşenbîrî û hunerî û şanoyî ev vê holê ve hatîne saxkirin. Lê sala 2013 ev sedemeke nediyar ev hola dişawte û ta berî demekî wek xedimîne. El ser rastbardeya Serokê Hikûmeta Herêma Kurdistanê ev hol bi şêwazeke serdemyane û bi nûtirîn teknîkên dengî û ronahiyê hatiye nûjenkirin. سپاس ji bo kabînan heya Hikûmeta Herêma Kurdistanê giringî dana wê buwarê rewşenbîrî û hunerî ku li ser erkê wan jî preya îdara parêzgeha Duhokê hola Mihemmed Arifê Cizîrî hatiye nûjenkirin. Ev jî mizgîniyeka xweş e ji bo hemî hunermendan ji bo hemî xelkê Duhokê çunke hola Mihemmed Arifê Cizîrî bûye semboleka vî bajarî hemî bûn û helkeftê de hatine saxkirin. Ev nûjenkirina vê holê handerek baş e ji bo îvejandina sekterya roşenbîrî û hunerî li parêzgehê. Ji ber ku hunermend û şanovanên Duhokê ev dest nebûna holên taybet ve nalînin. Ev van cûre holan jî gorapana hunerî li deverê berfirehtir dibe û dibe karasanî ji bo karên hunermendan. Berhingê gelek şanogerî tad nekirin, semînar tad nekirin, berî sojitin. Piştî sotî barapitir bes şanogerî verê tad nekirin çünkü ya sotî bû barapitir. Ev hola de xizmeta bajarê Duhokê am ketin, ne bes şanokara an musîqê. Bo taxê am yani ku bo semînara şet tê karînan, bo gelek tişta dê karînan, bo semînarê ayinî diye çi bibite karînan. و ما سیستمێکی gelek başî înayê sîstemê dengî me îne sîstemê ronahiyê. Piştî destbikarbûna kabîna neheya Hikûmeta Herêma Kurdistanê kertê roşenbîrî û hunerî bi hemû tavçeqên xwe ve vejandineke baş bi xwe ve dîtiye. Serokê Hikûmeta Herêmê jî bi berdewam tekeziyê li giringî û pêşxistina vî sekterî dike. Ji ber vê jî li ser rastbardeya wî Hikûmeta Herêmê bi bihayê zêdetirî 200 milyon dînaran hola Mihemmed Arif Cizîrî bi ciwantirîn şêwe nûjenkiriye ve. Biryara demekê nêzik da ev hola et merasîmekê taybet da bikevîte xizmeta hunermendan da. Mesûd Mihemed, Kurdistan 24 Duhok. جاوەرن با کەمێک باسی ئەو گیابەهاریانە بکەین کە لە وەرزی بەهارە ئێمەی کورد دەزانین چەندە سوودی خۆراکیان هەیە و بۆ نمونە لە باشووری کوردستان و لە بەشەکانی دیکەش ئەتوانین بڵێن کنگرمان هەیە، تۆڵەکەمان هەیە، کاردیمان هەیە، بەڵام ئێستا باسی باکووری کوردستانەکەین کە وەرزی بەهار و هەروەها جوانی شاخەکانی کوردستان و سروشتەکەی جۆرەها گیای بەهارەی
بەناوبانگی تایە لە ئاگری دوو جوریای تایبەتەن لە 10 تاوکو 15 ڕۆژ هاوڵاتیان ڕۆکەنە شاخەکان و بەیانی تاوەکو ئێوارە خەریکە بن ئەو گیانە کۆکەنەوە دواترەی هێنن ئەیفرۆشن ئەو گیانە ناوی دوانیانتان پێ بڵم کە هەلز و پەنجەرانن هاوڵاتیان ئەڵێن کە بۆ تەندروستی سوودیان زۆرە با پێکەوە بینەربی دەمساڵ بەهارە و دەمێ چنینە هەلزە پشتی کۆبەرف دەحەلێ و دەردۆر شین دبە وڵاتی ناگریێ دوان ڕۆژێن بەهارێدە وەکە هەر ساڵ بەرێخوا ددن چیا ji bo komkirina giyayê heliz bi çeqoyekî têraxwe ji heliz û pinceran didin hev. Biz bu mevsimde geliyoruz, bu malzemeyi topluyoruz. Em vê demsalê tên vê derê û vê giyayî kum dikin û didin xelkê xwe. Da şîfa be ji bo wan. بۆ هەر تشتی دبە بۆ نەخۆشان بۆ خواردنێ و بۆ ترشیاتی ئەم vê giyayî kum dikin û difrûşin bajarên din. Arkadaşlar satacaklar. Bu dağlarda görüyorsun bu dağlarda toplamışız hep. Organik. Ji 10 heta 15 rojan ji serê sibhê ve welatî berê xwe didin çiya. Ji bilî aliyê saxlemiyê van giyayan, aliyekî wan yê aboriyê baş jî ji bo xelkê heye. Bi firotina wê xelk debara jiyana xwe dikin. Satmak için Em vî giyayê kom dikin ji bo ku bifirûşin. Dehatê xwe bikar bînin. Ev giya têkelandin, önek dikin turşî û difirûşin. Karek nehisan e. Em destên xwe birîndar dikin heya kom dikin. Rakirina vî giyayê jî zehmet e. Hinek caran piştiyê me dibe 5-6 kilo. Şimdi böyle topluyoruz bıçaklarla. Topluyoruz elimiz böyle. Hep şey oluyor, süt oluyor. Welatiyên agiriyê çend kîlometreyan dimeşin heta ku dighine çiya. Giyayê xwe digel xwe dibine malê û li malê paqij dikin. Ji gundên xwe ji bo nava bajaran difroşin. Fırtıka oluyor, şeker oluyor, tansiyon oluyor. Bu kışın yemeği içine atıyor, çok lezzetli oluyor. ئەمانە بابەتەکانی ئەمڕۆمان بوون کە ئێمە و ئێوە پێکەوە پرۆگراممان ئەم ساعتە کۆتایی پێهێنا بۆ هیوایکە بەدڵتان بوو بێت تا بە یەکەیشتنەوەیکی دیکە و بەڵێ بابەتی دیکە لەگەڵ